بەڕێزان خاڵی یەکەم بەنسبەت ئەو هەر کەسێکی کەوە کە ئێستاکە لە زانکۆیە مەرحەلەیەکە یان دووە یان ئەم ساڵ مەرحەلەیەک یا ئەچێتە مەرحەلەس خۆشەویستان لە هەر بەشێک وەرگیراوی کۆمەڵێک کتێب هەیە ئەساسیاتی عیلمەکانە. بۆ نمونە کەسێک ئەچێ لە کارگێڕی کار ئەخوێنێ، تۆ لە کارگێڕی کار کۆمەڵی عیلم هەیە لەوێ پێویستت پێێتی، یعنی خودی عیلمە سەرێکیەکە نییە. بۆ نمونە زانستی ئابووری، بۆ نمونە ژمێریاری، بۆ نمونە تۆ زانستی ئامار، تۆ ئەمانە پێویستت پێ. ئەمە یەک. دوو، خودی عیلمەکە کە زیاتر باسی کارگێڕی و بەڕێوەبردنە، تۆ ئەبێ بزانی چەند جۆر زانستی بەڕێوەبردنمان هەیە. سیرەکی ئەڵێ ئێمە شتێکمان هەیە بە ناوی Human Resource Management، بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان. دواییش ئەڵێ شتێکی کەشمان هەیە بە ناوی بەڕێوەبردنی بازاڕسازی. شتێکی کەمان هەیە بە ناوی بەڕێوەبردنی بەرهەم و خزمەتگوزاری. بۆ نمونە بەڕێوەبردنی مەخزن، بۆ نمونە بەڕێوەبردنی. تۆ ئەبێ ئەمانە جاکەیتەوە. اینجا هەر خودی مانیجمنت هەر سێرچێ بکە بڵێ different kinds of management، هەر بەم سادەیە جۆرەکانی بەڕێوەبردن. سێرەکەی ئەنووسێ strategic management، knowledge management، یعنی ئەمانە ئەم جۆرانە کە ئەهێنێ یەک تۆزیان لەسەر سیرکە. دڵنیا بە ئەوەندە فراوانە زۆر لەوە زیاترە کە بڵی حەزی خۆتی تا بدۆزیتەوە. جاری وایە سیر حەزی لە 5-6 وەکو چۆن تۆ من هەموو جاری ئەڵێم بچۆ لە ناو دوکانی مناڵان ئەبیتەوە بە مناڵەکە نازانی چی هەڵگیر. خۆ بکە بە شوێنێکی مناڵانە کۆمەڵێ بسکیت و ئەنواعی شکولات و شتدان ڕێک وەکو مناڵەکە و لێ نازانی چی هەڵگری. بۆ لەبەری شتەکان زۆرن. عیلمیش کە ئەگەر چووی ئاواهی تەماشای زۆرینەی شتەکانت کرد، هەمیشە بچۆ بۆ کتێبخانە. بۆ نمونە کتێب هەیە لەسەر بزنس، بڕۆ تەماشایکە، جاریا هەر بەشێکی باسی مۆزوعێکەکە. بۆ نمونە بڕۆ باسی سەرچاوە مرۆییەکان. اینجا خوێندنەوەی قوڵ لەو وارە کتێب هەیە بەڕێزان زۆربەی ئێستا بۆ نمونە زۆربەی زانستەکان وای لێ هاتووە. بۆ نمونە تۆچین ئەم کتێبە ئێستا بۆ نمونە نووسراوە ئیکۆنۆمیکس، ئابووری. ئەم کتێبە لە ئەوڵ تا ئاخیر باسی ئابووریەکە. باشە کتێب هەیە بۆ نمونە باس لە بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکانەکە لە ئەوڵ تا ئاخیر. بڕۆ سەیریکە، ئیتر باس لەوە ئەکا پلانی سەرچاوی مرۆیی چۆن دائەنرێ، چۆن مەسەڵەن ئیشی تەعینات چۆنە، مراقەبەکردن چۆنە، ئیتر بۆ نمونە مقابلەکردن چۆنە، هاندان چۆنە. یعنی لەوێ کۆمەڵە بابەتی هەمووی ورد کراوەتەوە. تۆ بەلایەنی کەمە ئەبێت چەندین جار ئەم کتێبە گەورانە بێنی، ئاوا هەڵیان بیتەوە بزانی مۆزوعەکان چین، مەرجنی هەمووی بخوێنیتەوە، سەیری سەر مۆزوعەکان کەی، سەیرەکەی شتە ئەدۆزیتەوە لە هیوایەتی تۆ نزیکە. ئێستا بۆ نمونە مۆزوعی فرۆش، مۆزوعی بازاڕسازی، ئەمانە شتانێکی زۆر گرنگ و خۆشن کە لەناو کارگێڕی کارە هەیە. تۆ نەچی بزانی ئەمانە چی تایە، چکۆ بەداخەوە. یعنی زانکۆ سیستمێکی زۆر بێمەعنایە. ئێستا من ئەگەر لە زانکۆ لە مەرحەلەیەک دەرس بڵێمەوە، یەکەم جاریەم بە هەموو تەلەبەکان ئەڵێم ئەو عیلمانەی کە تۆ بزانی چین و ئەمانە مۆزوعەکان چین و بۆچی گرنگە بیانزانی چی هەیە چی نییە لە دنیای عەمەلیات. تۆ چی بزانی ئەتوانی بڕۆیتە پێشەوە. کە تۆ ئەمە زانی ئەبێ بە شتێکی زۆر خۆش بەلای، یعنی بەلای خۆتەوە و ئەشتوانی زوو خۆت ئامادە بکەیت ئیسفادەیەک بگەێنی لە واقعا بچی بۆ کۆمپانیای ئیشکەی سەرچاوەیەکی دارایی باش بۆ خۆت پیاکەی، یان ئەتوانی بچی کۆمپانیای خۆت دامەزرێنی. بەس بە شارەزایی ئەکرێت. کەواتە بێ تۆ مطالعەیەکی باش